لە نوێترین ڕاپرسیدا کە تایبەت بوو بە چەند پرسێکی وەک سەربەخۆیی و چاکسازیەکانی حکوومەت و کێشە ناوخۆیەکانی هەرێم و دەستێوەردانی وڵاتانی دەوروبەر لە کاروباری ناوخۆیی هەرێم زیاتر لە ١٧١ بەشداربووانی ئەم ڕاپرسیە کە دەڵێن ئێستا هەلێکی گونجاوە بۆ سەربەخۆیی و لە ١٤٥ پێیان وایە کە کێشە سیاسیەکانی هەرێم کۆسپی گەورن لە بەردەم ڕاگەاندنی سەربەخۆییدا. لە ١٤١ بەشداربووانیش دەڵێن حکوومەت نیەتی ڕاستەقینەی بۆ چاکسازی نییە و لە ١٧٢ پێیان وایە کە دۆسەی نەوت شەفاف نییە و پێویستی بە چاکسازی هەیە. لایەنە سیاسەکان گوێ لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی گوێ لە نخبە ناگرن. گرفتەکە ئەوەیە بڕیارەکان تەنها مەکتب سیاسی دەیدن ئەو کامات دەڵێن ١٨ خەڵک دەنجی بە بەڵێ بۆ سەربەخۆی کوردستان داوە ئەدی ئەوانتی بۆ دەنگ خۆوان خەڵکی عربی هەم کورد بەشداری کردووە بۆ ئەو کوردە دەنگ بەس سەربەخۆی کوردستاندا کەوەی لەلایەنە سیاسەکان بێزارن کەوەی لە قەیرانەکان بێزارن کە ژیان خەڵک ژیانی نمایە بۆیە بە لەلایەنە سیاسەکان دەی بەرپرسیانەتر مامڕە لەگەر ئەم دۆخی هەرێمی کوردستان بکەن. بەوتەی چاڵاکانی کۆمەڵی مەدەنی حکوومەت و دامەزراوەکانی گرنگیان بە ئەنجامی ئەو ڕاپرسیانە نەداوە کە لە ڕابردوودا لە هەرێمی کوردستاندا ئەنجام دراون و هیچ پلانێکی لەسەر دانەڕشتوون. لە ئێستاشدا باس لەوە دەکرێت کە لەنێکی زۆر هەیە لە نێوان حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیدا و زۆرێکیش گەیشتونەتە ئەو بڕوایەی پەیوەندیەکی توند و تۆڵ نییە لە نێوان ڕێکخراوەکان و دامەزراوەکانی حکوومەتدا. لە قۆناغەکانی ڕابردوو ئێمە نەمانتوانی چاکسازیەکی ڕاستەقینەی هەمەلایەنە ئەنجام بدەین. خەڵک ئەزمونێکی سەرکەوتووی لە هەرێمی کوردستان لەگەڵ چاکسازی تا ئەمڕۆکە لەگەڵ جەناب قسەدەکەم نییە. لە ئێستادا هەرێمی کوردستان کەوتۆتە دۆخێکی چەقبەستووی سیاسیەوە کارەکانی پەرلەمان پەچی کەوتووە و لە ڕووی ئابووری و داراییەوە حکوومەت فشارێکی زۆری لەسرە. سەرڕای ئەوەش هێشتا لە ١٦٩ بەشداربووانی ئەم ڕاپرسیە گەشتبین نین بەوەی کە لەم ساڵدا قەیرانی دارایی هەرێم چارەسەر ببێت. ڕێبوەرکاکەی NRT هەولێر.